ئێمە وەکڕێکخراوی خەڵک بۆ گەشتبێتان گروپێکمان دروستکردن ناوی گروپی کۆبەندی ژنانە کە پێگاتونکو بەڕێز ئاماژۆپیا لە ژنانی ناوپارتە سیاسیەکان و ژنانی بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی. ئێمە ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە بۆی هەمومان پێکەوە بە یەک دەنگ بەبێ جیاوازی دەنگی خۆمان بەرز بکەینەوە لەسەر کۆمەڵی بابەت. یەکەمیان ئەوەیە کە ئێمە ژنان لە بەراوێزخستنی ژنانەوە بەشداریکی ڕاستەقینەوە بڕیاردان کە ژن هەرەوە نەبێت کە لە ناو پارتەکان یاخۆ ناو ڕێکخراوەکانایە دەنگمانە بێ و خاوەنی دەنگی خۆمان بین. ئامانج لە هێنانی ئەم گروپەکە ئەمڕۆ ئەم گروپی میوزیک بۆ ئاشتی لێرن. ئەم گروپەش ڕێکخراوی خەڵک بۆ گەشتبێتان دایمەزرانوە. ئەم گروپە پێگاتون لە کۆمەڵی خەڵک لە کۆمەڵێ ژنانی یەزیدی ژنانی مەسیحی ژنانی مسلمان هەر بۆ خۆی کارکردنی ئەم گروپە پێکەوە ئامانج لەوەی کە ئێمە بەبێ گوێدانە جیاوازەکانمان دەتوانین هاوبەش میلەوەی کە یەک دەنگمانەی ئەویش دەنگی ژنانی خۆمانە دەنگی ئەوەی کە هەر شتێکە ئێمە بوارنایی لەمە دو هەر شتێکە ئێمە عزیێتە یاخود لە دژی ئێمە هەر یاسایەک دەرەچێمە دەنگی خۆمان بەرزەکەینەوە و ئەمانەیە بە یەک دەنگیش بۆ نمونە دژی وەستانەوەی یاسای ئازادکردنی ژنان ئازادکردنی ژن کوژان بین. هەیە و ئەمەش پرۆژێکی ئینتەرناشناڵی ڕێکخراوی MPA نەرویجیە بە سەرپەرشتی ڕێکخراوی چی بەداخڵ بووین؟ هێناری وەڵا جۆرێک لێمە خۆیەتی